بیسەرانی بەڕێزی تیرۆژ سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش. تیرۆژی ئەمڕۆمان بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە بە میوانداری دوو میوانی بەڕێز، ئەوانیش بەڕێزان کاک ئاری ڕەفیق ئەکا بەڕێزیان یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانن لەگەڵ یادگار مەحموود کە بەڕێزیان بەرپرسی ئەنجومەنی سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستانن. زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاگاری ئەمەوێت لە تۆ دەست پێ بکەم، پێمان خۆشە بزانین توندوتیژی چییە، توندوتیژی دژی ئافرەتان چییە؟ سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی سلێمانی و بەرنامەکەی جەنابەت، سپاس بۆ ئامادەبوون یادگار خان و حەزوری جەنابیشت تەبان. تعریفاتی جاجیا هەیە سەبارەت بە چەمکی توندوتیژی، بە تایبەتی ئەگەر سێ پێناسە وەکو پێناسەیەکی جیهانی باس بکەین کە بۆمان ڕوون دەکاتەوە کە توندوتیژی بە تایبەتی بەرامبەر بە ژنان چییە. سێ پێناسەی جیاواسێ، دوانیان یەکێک لەوانە تعریفی ڕێکەوتنامەی سیداوە کە لە ساڵی 1970 عێراقیش ئیمزای کردووە لەسەری، ئاماژە بۆ دەکات کە هەر جۆرە ڕوانینێک بۆ ڕەگەزی ژن لەبەر ئەوەی کە لە ڕەگەزی ژنە و جیاوازی بکەی لەگەڵ ڕەگەزەکەی ترکە پیاوە دەچێتە قاڵبی توندوتیژیەوە. یان بە مانایەکی دیکە بەسە لە جاری وا هەیە لەناو خێزانێکدا برایەکی بچووک هەیمەنەی زیاتری هەیە، وەزاڵەتی زیاتری هەیە لە خوشکەکانی کە لە ئەویش گەورەترن، ئەوە دەچێتە قاڵبی توندوتیژیەوە. یعنی فەرزکردنی نێرێک بەسەر مێیەکدا لەبەر ئەوەی کە ئەو کەسە مێ و بەرامبەرەکەی نێرە دەچێتە قاڵبی توندوتیژیەوە. جا ئەوە شۆڕ بۆ تۆ بۆ خوارەوە لە خێزانەوە بگرە بۆ هەتا کاروباری ئیداری جاری وە هەیە، دابەشکردنی کار، ڕۆڵ پێدان، پێدانی پێگە و پلە و پایە حکومی و حزبیەکان بە کەسانێک کە پیاون و بێبەشکردنیان لە مەسلەی ڕەگەزی ژن لەبەرەوەی کە لە ڕەگەزی ژنە هەموو ئەوانە بە پێی ئیتفاقی سیدا دەچێتە چوارچێوەی توندوتیژیەوە. ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان دێڵێ شتێکی تربان پێ دەڵێ هەموو ئەو چاو تێبڕینانەی کە پیاوێک بەرامبەر بە ژنێک، حتا ژنێکیش بەرامبەر بە پیاوێک دیکە کە کۆمەڵاسی پێ دەڵێت توندوتیژی ڕەمزی، دەچێتە قاڵبی توندوتیژیەوە تا دەگاتە حەدی اختصاب و تا دەگاتە ئاستی کوشتن. لەولاوە WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەویش پێناسەیەکی جیاوازی هەیە، ئەو پێی وایە کە هەر کردارێک، هەر ڕفتارێک کە جۆرێک لە ئازار پێگەیاندنی لێ بکەوێتەوە بەرامبەر بە ڕەگەزی ژن دەچێتە ناو چوارچێوەی چەمکی توندوتیژی دژ بە ئافرەتانەوە. دیسان لە قانونی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2011 دەرچووە، ئەویش تەصنیفی کردووە لە بینی سێ مەجالدا. پێمان دەڵێ کە هەر جۆرە کردار و ڕفتارێک کە زیان بە ئافرەت دەگەیەنێ لە ڕووی جەستەیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی سێکسیەوە دەچێتە ناو چوارچێوەی توندوتیژی. جگەلەوەش تقریبەن قانونەکە 12 جۆر لە 13 جۆر لە توندوتیژی لە ڕفتاری کۆمەڵایەتی و خێزانی وەکو توندوتیژی هەژمار کردووە کە لە ناویاندا مەسەلەی ژن بە ژن، گەورە بە بچووک، شیربایی، خەتەنەکردنی ژنان، بەکارهێنانی ژن لە سوڵحی عەشایری و هەتا شێوازەکانی تریش. ئەوە جۆرەکانی توندوتیژی بوون. ئەوە جۆرەکانی نیە، ئەوە تقریبەن ئەوەکانە با بڵین دەچن ناو چوارچەوەی تعریفەکانەوە، بەڵام کە دێنە بەڵێ کە دێ ناو جۆرەکانیەوە جیاوازە. مەسەڵەن ئەوەی کە لە ناو دەلیلی UNFPA UNHCR سەبارەت بە کۆمەلگایەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تەصنیفیان کرد و جۆرەکانی توندوتیژی زۆر جیاوازە لەو جۆرانی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن. مەسەڵەن من لە 2015 یەکێک لەو دەلیلانی کە دامان ڕەشنووسێکی UNHCR بوو، پێیان داین کوتیان ئەو دەلیلێکی سابتە لە کۆمەلگایەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێوە چی ئیزافەیەکتان هەیە؟ سەیرم کرد ئەوان 5 جۆریان دیاری کرد بوو، کتم ئێمە 6 جۆری ترمان هەیە لە کوردستان کە لە کۆمەلگایەکانی دیکەدا نییە. زۆر جیاوازە، بۆیە سابت نییە. ئەگەر بڵە حەزە بکەی مەسەرەن توندوتیژی ئاینی لە کۆمەلگای پێشکەوتووی مۆدێرندا نەماوە، ینی پیاوانی ئاینی بێن تەشیر بە کەسەتی ژن
بەش کۆی ژن و کەسایەتی ژن تێک بشکێنن مینبەرەکەش بۆ ئەوە ئیستغلال بکەن ئەوە لە ناو کۆمەلگەی مۆدێرندا وجودی نیە بەڵام لەلای ئێمە هەیە زۆر جۆر و شێوازی دیکە کە گرنگترینیان ئەوەی کە لەلای ئێمە هەیە ئەگەر بیژمێرین یەکێک لەوانە توندوتیژی ئابووری سیاسی قانونی کە زۆر زۆر گرنگە زۆر کەمترین ئیشی لەسەر کراوە ئەو مادە قانونیانی لە قانونی عقوباتی عراقی باری کەسی بە ئەنقەس بە عەمدی ئیشیان لەسەر تێکشکاندنی کەسایەتی ژن کردووە هەر نمونەی مادەی لێدانی ژن بهێنینەوە لە قانونی عقوباتی عراقی کە زۆر بە ئاسانی زمینە بۆ پیا خۆش دەکات لەسەر هەر پاساوێک کە هەیە تیژنەکەی خۆی دارکاری بکە پێش ناڵەش ئەوی کە شەرع باسی دەکات لە شوێنی دەرچێتەوە یا دەرنەچێتەوە یان سوگ لێ بدریان تند لێ بدرێ قانونەکە زۆر زۆر بەوازحی دەستی پیاوی کردوتەوە هەر چۆنێک لە ژنەکەی بدە لیانە ئەنی تۆ ئازاری دەستەی زۆر لە ئازاری ئەنی هەر لای خۆمان قسەی کوردەواری هەیە لە جێگەی فیشک چاکە بێتەوە جێگەی قسە چاک نابێتەوە ینی تۆ ئەنی هەر شتێک تو هەر توندوتیژە کەمترین شێوەش بێ بەڵام هەر توندوتیژە هەر جێگەی خۆی ئەگرێ لە دڵی ئینسانی ئەوە هاتوتە ناو قانونەکانمانەوە یەک نمونەی تر بهێنینەوە مەسەڵەن قانونی عقوباتی عراقی پێمان دەڵێ هەر پیاوێک لە ناو ماڵ و لە دەرەوەی ماڵ ئەگەر هاوسەردار بوو زینا بکە عقوبەی لەسەر نییە بەڵام ژنێک ئەگەر لە ناو ماڵ ببورە پیاو ئەگەر لە دەرەوەی ماڵ خێزانی هەبوو زینا بکە لەگەڵ ئافرەتێکی تر عقوبەی لەسەر نییە بەڵام لە ناو ماڵ عقوبەی لەسەرە بۆ ئافرەت لە هەردوو حاڵەتدا عقوبەیەکی توندی لەسەرە کە لە عقوبەی لە ساڵێک بۆ 7 ساڵە ئەها کە دەڵێن عنفی قانونی بە عەمدی هێنراوەتە ناو یاساکانەوە و چەسانەوەی ڕەگەزی ژن بە قانونی کراوە باڵە ببوورە کاگاری ئەگەر بوەستێنم یادگارخان تۆ لەسەر ئەو قسەی کاگاری ڕائەچیە کە ئەڵێ لە هەردوو حاڵەتەکەیە ئافرەت یاخود ژن سزای هەیە تۆکو بەڕستان وەکو بەرپرسی ئەنجومەنی سلێمانەیەکێتی ئافرەتان کە دائیمە هەمیشە ئەو قسانە ئەکرێکە ڕێکخراوەکانی ئافرەتان هۆکارێکن بۆ جیاببوونەوەی ئافرەتان هۆکارێکن ببورن ئەو قسەیەژەکەم بۆ ناشرینکردنی ئافرەتان تۆ لەکوێ ئەو قسەیە چی ئەڵێ بۆ چیت هەیە بۆ قسەیە وڵات زۆر خۆشحاڵمە کە بەڕێزیان ئاماژەی بە چەند یاسایەکی عێراقیدا لە ڕاستیان من ئاگاداری ئەو یاسایانە نەبووم کە بەڵێ ئەگەر زینا بکرێت لەلایەن پیاوانەیە عقوبەی لەسەر نییە بەڵام لە عینی کاتیشە ئەگەر بینە سەر مەسەلە دینیەکە ڕوە دینیەکە وابزانویتر نازانم معلوماتەکەی من دروستە یانە خۆی ڕەجمکردن هەیە ڕەجمکردنی ئافرەتەیە کە بەرباران نەکرێ لەسەر ئەساسی زینا هەتا بڵێن گیان لە دەستەیە لەگەڵ ئەوەشە من چۆنەڵی بیستومە کە گوایە پیاوی زینا کاریش هینی لە ئەیرێ شەلاقی لە ئەیرە لە ڕۆئاینێکەوە بەڵێ بەس ڕێیم خۆم سەبارەت بە چێ بە بوونی ئەو هینەوە ئەو یاسا عێراقیەوانێ کە باس لە عقوبەی بڵێن زیناکار ئەدات و چێ لە ڕوە دینیەکە شێوانێ ئەمەکە یاڵم احتیمال هەیە کەسانێکی زۆر 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 دڵگران بن یان بگەنانێ سنتاجی چۆنەڵەیە هەڵا بە تایبەتی ئەگەر هەڵگەڕێنەوە سەر یاسا من تێناگەم بۆچی یاسا ئەونا ڕۆچوەتە ناو ژیانی کەسی تاکەکانەوانێ ئەمە خۆی بۆ خۆی پەیوەندیەکی مباشری هەیە لەگەڵ چەمکی دیموکراسیە کە ئێستا ئێمە بابەتەکەمان ئەمڕۆکە دانیشتوین باسمان لەسەر چەمکی دیموکراسی نیە بەڵام دیسانەوە هەر ئەگەڕێتەوانێ ژێر ئەو چێترە و ژێر ئەو چۆنەڵی بابەتە کە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی هەموو کۆمەلگایەکەوە هەیە هەرچی وەکو ڕێکخراوی ئافرەتانیشە کە لە مەیدانەکەیان و ئەزانین کە لە چێ ڕەهەندێکەوانێ کار کراوە یا ئیبتدا بە ساکن هەیە ئەم وەسعیەتە ئەم نەفسیەتە با بڵێن منتاڵەتێتی کۆمەلگا کە وەرگیراوی چۆنەڵی چ یاساکانمانە لە لایەکی تریشەوانە چ یاسا دینیەکانمانە کە شەرعە و دوای ئەوەش ئەو نەریتانی کە زیاتر ئەتوانم بڵێم پێیوەستن بە کۆمەلگایەکی جوتیاریەوانە یا کۆمەلگایەکەوانێ کە لە ئاستی پێشکەوتن و مۆدێنەتیە هێشتا ناتوانرێ بەراورد بکرێ بە
کۆمەڵگا پێشکەوتەکان ئەمە وا دەکات بۆ ئێمە وەکو ڕێکخراوی ئافرەتان کارمان زۆر قورس ئەبێ. بۆچی کارمان قورس ئەبێ؟ بۆ لەبەرەوەی کە لەلایەکەوانێ ئێمە ڕاستی تاوانبار ئەکرێن بە زۆر شت ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئافرەتەوانێ لە بری ئەوەی کە وعی بێت چۆنەڵێ ئاشنا بێت بە خودی کەسایەتی خۆی وەکو تاک چون هەریشێک لە ئێمە خاوەنی منداڵیتێتێکین کە لەوانێ بایۆلۆجیەن یعنی بۆمان مابێتەوانێ یا ئەو منداڵیتێتی کە ئێمە هەمانە و کەسایەتی کە ئێمە هەمانە بێگومان هیچ ئینسانێک پەڕەیەکی سپی نییە کە دەسەڵات بێت یا سیستەم بێت یا کللتور بێت یا دین بێت لەسەری بنووسێتەوانێ بەڵکو ئێمە خۆمان هەرکە لە دایک ئەبین خاوەنی هەنێک ناسنامەی بڵێن کەسایەتی خۆمانی تەبعێکمان لەلا دروست ئەبێ بەڵام ئەم تەبعاش بێگومان هەر ئەوە نییە تەواو بەڵکو کاریگەری دەرەکیمان هەیە کاریگەری دەرەکی هەیە لە سەرمان ئەوەیەکە یەکەم پەروەردەیە خێزان ئێمە لە چێ خێزانێکەوە چۆن پەروەردە ئەکرێن ئەو معریفە پەروەردەیە چییە؟ معریفەیەکی پەروەردەی صرف وەرگیراوە لە نەریتەوانێ یا صرف پەروەردەیەکی چۆنەڵی ئاینی تونت ڕەوانێ پەروەردە معریفەی پەروەردە پەیوەندی هەیە بە ئاستی تەنانەت خوێندەواری ئەو کەسێک کە پەروەردەیەکە ئیتر ئایا دایک و باوکە یا کەسێکی ترە لە خێزانەکەیە بێ ئەوەی کە جۆ کۆمەلگا بەعام یعنی جای ناکەمەوانێ لە هەموو ئاستێکە لە هەموو چین و توێژەکە بێ گوێدانە ئەمە بێ هەڵگەڕانەوە سەر ئەم کائینەی کە ڕەبتە لە ناو کۆمەلگایەکی مرۆڤایەتیە کە هەمووی پەیوەستە بڵێنە بەیەکەوە هەمومان کارلێک و هەژمونمان هەیە بە ساریەکەوانێ تاکێک ئێمە بەرهەم ئەهێنین ئەم تاکە بۆ نمونە تاکێکی چۆنەڵی بەکارهێنەری بە بڵێنە تونند و تیژیە سەرەکەی هەموو ئەمانە ڕەچاو ناکرێت ئەسڵەن دیلیت ئەکرێت زۆر کورت و مختصەر وەکو چۆنەڵی مطلقانە دێن ئەڵێن تونند و تیژی بۆیە زیادی کردەوە بۆ نمونە لە بەربوونی ڕێکخراوەکانی ئافرەتان ڕێژەی تەلاق زیادی کردەوە لە بەربوونی ڕێکخراوەکانی ئافرەتان بێ ئەوەی کە جۆ بە کاریگەرەکانی دەرەوە بە کە چییە ئەبێتە هۆکاری چۆنەڵی لێک جیابوونەوەی دوو ئینسان و هەڵۆشانەوەی دوو مرۆڤ کە سەرەتا بە خۆشەویست و عەتفێکی زۆر حەماسیێوانێ هینیان کردو ئەم زەواجە ئەم هاوسەرگیریان دروست کردووە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی ئافرەتان بەڵێ ئەرکمان ناقورسە هەوڵ ئەین کە ئەم شتانە بخێنە ڕوو بۆ چۆنەڵی نەوەیەک لە بەرگریکردن لە خۆ وەکو ڕێکخراوی ئافرەتان چونگەم هەتا ئەگەر لە کێشەکە تێنەگەی ئەو کەسی کە هاوارەکە خەتای ڕێکخراوی ئافرەتانە زۆر احتیمال هەیە احتیمالێکی زۆر گەورە هەیە خۆی بکەوێتە ناو هەمان کێشەوە ئێمە ئەمانەیە دەستگیریەکە یعنی چۆنەڵی زانیاریەک بین بە چ بە ئافرەتیش چ بە پیاویش کە تکایە ئەمە هۆکارەکەیتی وەکو نەخۆشیە گوایە گەر بڕۆیتە لای دکتۆر نەخۆشیەکەت بە هەڵە بۆ تەشخیص بکە بە دڵنیاییەوە چارەسەری هەڵەشێت ئەیاتێ جا ئەوەیە ئامانجی ڕێکخراوی ئافرەتان بەعام بەگشتیەکەی ئەوەیە خێزانی بەختەوەر هین ببێت هاوکار بێ بۆ بوونی دروستبوونی خێزانێکی بەختەوەر بۆیە ئەمە لە ڕۆی یاساییەکەەوە ئێمە چالاکین هەوڵ ئەین چێ لە پرۆژە یاساوە بێت کە پێشکەش بە پەرلەمانە ئەکرێ لە ڕێفراکسیۆنەکانەوانێ چێ پەیوەندی هەبێ بەسەر خودناسی بەسەر کەسەکە لە پێشە تکایە خۆت بناسە ئەو کاتە کە خۆتت ناسی ئەتوانی هاوسەری بڵێن خۆت بە شێوەیەکی تەندروست و ئەقلانە هەڵی بژێری بۆ ئەوەی کە تێکەڵقژان و بەریەکەوتنە نێگەتیفەکان هێندە نەبن کە بەداخەوانێ دوجار ئەخیر وێزگە جابوونەوە بێت بەڵێ واتەمە بەست لەوەی هۆکارەکانی تونند و تیژی یەکەم شت تاکە ینی لە تاکەوە سەرچاوەگرێت دوم شت خێزانە هۆکاری ترچین کە ئەبێتە هۆی سەرچاوە ئەگرێ بۆ تونند و تیژی هەر وەکو ئاماژەم پێات هەنێ جار ئەبێ سێری هۆکاری ئابووری بکەین هەنێ جار ئەبێ هۆکاری چۆنەڵی سیاسی بە دڵنیاییەوە هەیەی ئەگەر لەسەر ئاستە کۆمەڵایەتەکەی ئێمە
سیر بکەین ئێمە زۆر جاریانەکەوتە بەرجۆمان ئێمە خۆمان لەناو ئەم کۆمەڵگایین ئێمەش ڕبتین بە خێزانەکانەوە زۆر جار یعنی بیئە ئەو ژینگەی کە ئەمە هاوسەرگیریی تیادا دروست بۆ ژینگەیەکی تەندروست و هاوکار نیە بەناحەق نییە ئێمە چەندین نوکتەمان هەیە بۆ نمونە لەسەر خەسوو لەسەر خەسووی هەردوو لە بەڵێ تەداخلی خێزانەکان هەیە اینجا زۆر جار ئەم دوانە کە لەم هاوسەرگیریە بەیە گەیشتون بەداخەوانێ لە ڕۆن نەفسیەکەی ئەوانەیە هێندە بەهێز نین کە بتوانن چۆنەڵی ئەم هاوسەرگیریە ئەم خێزانە بپارێزن لەو کاریگەرە دەرەکیانی کە زۆر زۆر نزیکن لە خۆیانەوانێ بۆیە مەسەلەی عەقڵانی لەویە وجودی نامێنێ بەڵکو ئەم تاکانە هەڵ ئەگەڕێنەوانێ سەر نەریتێک و بەچوونێکی عەشیرەتگەرایی خێڵگەرایی لەبەرەوەی کە دایکی وا ئەڵێ خەسووی وا ئەڵێ مەسن دایکی منە حتمن دایکی من ڕاست ئەکا بێ ئەوەی کە تۆ هەڵگەڕێیتەوانێ سەر چۆنەڵێ ئەو پەیوەندیە ڕۆحیە کۆمەڵایەتیە حتا تەنانەت جەستەیەش کە تۆ هەتە لەگەڵ هاوسەرەکەتا یا فترەی پێش هاوسەرگیری کە زۆر جار ئەزانین کە شێت و شەیداییەکە بن ئەمانە لە ئان و ساتێکە هەمووی بیرئەچێتەوە ئەڵەن مۆزوعەکەی ئەڵەن فترەی دەستگیرانەری هەمووی تەمسیلێ عنی ئەو هەرچیە بڵێ ئەوڵێ باش ئەوی ژرچە بڵێ باشە بەڵام کە ئاچێتە دوای هاوسەرگیری ئەتا ژدارێک سەقفانە ژینیانی دەموچاوی یەکتریمان بۆ دەرناکەوێت ینی دەرونی یەکتریتان بۆ دەرناکەوێت لە کێشەکە ئەوە نییە بەتاکید بۆ لەبەرەوەی کە تاکی ئێمە هەر هەمومان یعنی چۆنەڵێ سۆسیۆلۆگ ئەڵێت یان عیلمە نەفسە وا بزانم ئەڵێ هەر یەکێک لە ئێمە چەندین مەسک قیناعمان پێوەیە بۆ هەر کۆنتێکستێکی چۆنەڵێ ئان و ساتی لەو کاتەیە یا لەگەڵ کەسی جیاوازە ئێمە جۆرێک لە قیناعدا ئەنێ کاتێ ئێمە لە فترەی هەرزەکاریین و ئەگەڕێین چۆنەڵێ بە دوایی هاوسەرێترەمە شتێکە حتما یا غەریزەیەکی بڵێن بایۆلۆجیانەیە ئیتر ئایا بۆ نانەوەی نەسل بێت ئەم شتە وەکو چۆنەڵی تۆیەک لە مشکی چنێر چێمەیە هینەبێت لە فترەیەکی معەنە لە قۆناغێکی ژیانە ئەگەڕێن بە دوای هاوسەری خۆمانە بەڵام ئێمە لەبەرەوەی کە لەم کۆمەلگا نەریتیاین لەم کۆمەلگایان کە ئەتوانم بڵێم تاکێکی هەتا ڕادەیەک خۆنە ناسە تاکێکە هەتا ڕادەیەک تێکشکێنراوە بەڵێ چەند پێوەرێکی ڕۆکەشانایە کە من ئەبێ بە جوانترین وەکو ئافرە دەبێ بە جوانترین شێوە خۆم دەرخەم بە زۆر شەرمنانە خۆم دەرخەم زۆر دەوڵەمەنانە خۆم دەرخەم چێ بۆ کوڕەکەی بەرامبەریشە بە هەمان ناشێوە بۆیە کاتێک کە ئێمە لەگەڵ چۆنەڵێ ئەەکەوینە گفتو و گۆوانە قۆناغی یەکەمی پرۆسی هاوسەرگیری ئێمە ڕاست لەگەڵ خۆمانان ناکەین کە ئێمە لە ڕاستیە چین کەین مەجبورین ناڕاست بە یەکتری بڵێن وێنەیەکی زۆر جوان بۆ یەکتری بۆ خۆمان دروستکەین و بین بەوەی بەرامبەرمان بەڵام کاتێکەیەنە ژیانی واقعوانەیە ژیانی واقع سەختترێکە یعنی چۆنەڵی سینناریۆی فلیمێکی ڕۆمانسیانە نییە هەتا کۆتاییەکەی نووسرابێتەوانێ کەینە هاوسەرگیریەکەوانێ و واقعەکەوانێ سێرەکەن ئەیلەوە ئێمە ڕوبەڕووی شتێک ئەبینەوە کە نایناسین زۆر ئەومان هەر نەکرد چاوەڕێی ناکەین زۆر جار ئەم نەناسینە سەبری ئەوێت ئەخیران ئەگەر ناسینی یەکتری بەڵام زۆر جار سەبر و تەحملەکە نییە ئینفعالێکی عەجایب ڕۆئەیە ئامادە نیت ئەوەی بەرامبەر بناسی بۆ لە زۆر جار ئێمە خودی خۆشمان ناناسین لەو نەناسینەدا تێکەڵقژانێکی زۆر تەتەڕفانە بڵێن دروست ئەبێەوە لێیانی لێ ئەبێتەوانێت توندوتیژی لێ ئەبێتەوانێ دوژمنایەتی گەورەی لێ ئەبێتەوانێ هەنێ جار ئەگاتە ڕادێ ئەوەی کە ڕقەبەرایەتێکی وها دروست بێ کە هەردوو ئەتوان با بڵێن تەرەفی هەردوو لە ژینگەی کۆمەڵایەتی هەردوو لە بە کورتی کوردیەکەی خێڵەکە ئەم دوو عەشایرەش ئەیا بەیەکە جا بۆیە هۆکارەکان ڕاستیەکەی زۆر زۆرن یعنی تۆ ناتوانانی لە بەرنمەیەکی ئاوا کورتە تۆ وێزگە بە وێزگە هۆکار بە هۆکار
بچیتە بنج و بناوان و بنکۆڵی هەموو ئەم هۆکارانە بکەیت. کارێکی قورسە بەڵام زۆر پێویستە کە ئێمە لەسەر ئەو هۆکارانە بەڕاستی ئیش بکەین بۆ نەک لە پێناوی ئەوەی کە ئێمە بەرگریەک لە ڕێکخراوەکانی ئافرەتان بکەین بەڵکو وەکو زانیاریەک چونەکەم زانیاری لە هەموو بوارێکە بەناقنەیان و تۆکە بەهێزترین چەکە ئەو چەکەش تەنها و تەنها ئێمە ئەمانەوێت کە بیدەین لە پێناوی بەختەوەری خێزانەکانمانە چون خێزان کۆڵەکەی کۆمەلگایەکی تەندروست و بەختەوەرە و حتا تەنانەت پەیوەندی هەیە کە تۆ بەختەوەری کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵایەتیت پاراست لەوێەوە تۆ ئەچیت بۆ چۆنەڵی ئاسایشی نەتەوەی ئەو کاتە دڵنیە دەسەڵاتێکی چۆنەڵی تەندروستتر و دیموکراتتر ئەبێت. بەڵێ زۆر ڕاستە دەست خۆش یادگارخان کاگاری ئەمە بزانین لە هەرێمی کوردستاندا توندوتیژی حاڵەتە یاخود بووەتە دیاردە. ئەمە لە زانستی کۆمەڵاسیدا پێوەری ئەمیل دۆرکاییمان هەیە کە نەزەریەی ئینتیحاریدا ناو دواتریش خۆی بەخۆ کوشتن کۆتایی بژیانی خۆی هێنا. یەکێک لە نەزەری جوانەکانی باس لە پێوەرەکانی بە دیاردەبوونی کردیەکی کۆمەڵایەتی دەکات کە خۆی 5 خەسڵەتی داناوە بەڵام دوانیان لە کوردستاندا زۆر زەقەیەکیان هەر کردەیەکی کۆمەڵایەتی کە بەردەوامی هەبێت ئیستمرارەتی هەبێت وەکو دیاری کۆمەڵایەتی دەبێت بخوێنرێتەوە. دوو هەمیان دیاری کۆمەڵایەتی بە شێوەیەکی عفەوی دروست دەبێت بە بەرنامە بە سیستەم دروست نابێت وەکو زۆرێک لەو دیارە کۆمەڵایەتیانەی کە لە ساڵانی 60ەکان 70ەکان 80ەکان بە شێوەیەکی عفەوی دروست بوون وەکو دیارەکانی باسمان کردژم بەژن و فرەژنی و گەورە بە بچووک و شیربایی و تالۆق و مارە بەجاش و کۆمەڵێک دیارەی کۆمەڵایەتی خەتە نەکردنی ژنان و کۆمەڵێک دیارەی کۆمەڵایەتی دیکە بە قەرار دروست نەبوو کاتی خۆی هەر دەستا و دەستی کرد و تاوای لێ ها زۆرینی کۆمەلگا پابند بوو پێوەی. ئەوانە دوو خەسڵەتی زۆر سەرەکین کە دۆرکایم پێمان دەڵێت لە هەر کۆمەلگایەکدا لە هەر کردەیەکی کۆمەڵایەتیدا کە ئەو خەسڵەتانە هەبوون بە تایبەتی ئیستمراریەت و زۆرینەی کۆمەلگاش ممارەسەی کرد دەبێ وەکو دیاری کۆمەڵایەتی ببینین. ئێمە لە دامەزراوەکە خۆمان ساڵانە نزیکی 11,000 کەیسمان هەیە. ئێستا تقریبان بە معدەلی ساڵانە نزیکی 9,000 تەلاقمان هەیە لە کوردستان. خۆ سوتاندنی ژنان لە 150 تەجاوز دەکات تێپەڕێ بۆ 170 بەرزومزمێکی کەم دەکات بەڵام بەردەوامی هەیە ینی ئێستا بیدایەتی ساڵی 2020 هەتانی هاەتی ساڵی 2020 ڕێژی خۆ سوتاندنی ژنان بەرکو تەمەناتەمەنارەکەین داببەزێ بەڵام بەردەوامی هەیە کەواتە دەتوانین بڵێن خۆ سوتاندنی ژنان لە کوردستاندا بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی کە بەشێکی پەیوەندی بە مەسلەی لاساییکردنەوە و تەقلید و چاولێکەریەوە هەیە چکە شتێکمان لەبیر بێت ها بەشێکی ئەوەی کە یادگارخان باسی کرد هۆکارە بنەڕەتیەکە پەیوەندی هەیە بە مەسلەی یەکتر نەناسین و نەخوێندنەوەی سروشت و کەسایەتی یەکتر لە بینی ژن و پیاودا. طبعاً کتێبێکی زۆر جوانە لە ساڵی 2009 زۆرترین فرۆشی هەبووە لە ئەمریکا باربارە دی ئەنجلوسە یەکێکە لە ژنە کۆمەڵناسە گەورەکانی ئەمریکا کە کتێبێکی دوو کتێبی زۆر بەناوبانگی هەیە یەکیان ناونیشانەکەی دقیق ئاوایە هەموو خەسڵەتانی کە ژنان پێویستە لەبارەی پیاوانەوە بیزانن کتێبێکی تریشی هەموو خەسڵەتانی کە پیاوان پێویستە لەبارەی ژنانەوە بیزانن ئەگەر دەچێ ناو ناوەڕۆکی کتێبەکەەوە باسی خاڵە مشتەرەکەکانمان بۆ دەکات باسی ئەومان دەکات مەسەلەن زۆرینەی 195 پیاوان لە تووڕەییدا چی دەکەن کە زۆر جیاوازە لەو حاڵەتی تووڕەبوون و هەڵچوونەی کە ژنان هەیەە ئەوەی کە مەسەلەن باسی بەدە لاپەڕە باسی ئەو خەسڵەتانە دەکات کە پیاوان پێی تووڕە دەبن وەکو چاودێریکردنی پیاوان لەلایەن ژنانەوە کە ژنان زۆر جار نازانن ئەگەر زۆر پرسیار لە پیاوەکانیان بکەم پیاوەکانیان تووشی هەڵچوون و تووڕەیەکی خراپ دەکەن هەستکە مەسەلەن ژنەکەی خێزانەکەی چاودێری مۆبایلەکەی دەکات چاودێری دانیشتەکان و درەنگ گەڕانەوە بۆ ماڵ دەکات هەموو ئەوانە
وا دەکات لەوێوە هەنگاو دەهاوێژە بۆ کێشەی گەورەتر کێشەی باڵاتر من کێشەی برادێکم لەلا بوو لە ڕۆژانە باسی ئەوە دەکردی گوتی زۆر جار بە خێزانەکەم وتە کە تووڕە بووم یان دەبێت تۆ بێدەنگ یا من بێدەنگ بم یان لێم گەڕێ بە بڕۆمە دەرە پیاسەیە بکەم دیگو ئەو کاتێک کە من تووڕە دەبم ئەو دەرگەی ماڵەکەیدا دەخاو کلیلەکەون دەکات تەڵان لەو کاتەدا جەهەنەمێک دەخۆڵقی لەو ماڵەدا بەڕاستی نەخوێندنەوەی یەکتر ئەوەی کە یادگار خانیش باسی کرد نەبینینی دیوە شاراوەکانی کەسایەتی یەکتر بەشێکی گەورەیە لەو گرفتە گەورانەی کە وای کردووە تونند و تیژی بێتە ناو هەموو ماڵەکانمانەوە لەو حملەی مانگی ڕابردوو یان 15 ڕۆژی ڕابردوو کە لە بینی بەشێک لە مامۆستایانی ئاینی و چالاکوانی ژنان ڕوویدا من کەسانێکم لە ڕێگی تۆڕە کۆمەڵایەتەکان و پۆستەکانیان دەخێندەوە کە کەیسەکەیان لای ئێمە ینی خۆیان بوونەتە فاکتەری بەدبەختکردن و ماڵوێرانی بۆ ژنانی دیکە بەڵام لەو لاوە مەسەلەن بە جۆرێکی تر هاتووە دیفاع لە مەسەلەی ژنان دەکات یان دێت لایەنداری بۆ بەرەکەی تر دەکات ئەوەیە کە لە ڕۆ شاراوەکانی تونند و تیژیانی بە شاراوەی ئەیکەیت و بەڵام ئەبێتە هۆکارێک بۆ تونند و تیژی زۆر ڕاستە من پێم وایە بەتایبەتی سۆشیال میدیا ڕووی ڕاستەقینەی زۆر بەمانی دەرخستووە و ئێستا تقریبا وای لە هاتووە ئەوانەی کە داوای ژن دەکەن داوای زەواج دەکەن کە سوکاری کچەکە لە زەحمەت نەبی فەیسبووکەکەی نیشان دەبزانم چۆنە ئێستا ئەوە بەڕاستی وایە حقیقەتی وایە بۆ بەشێک لە ژیان بۆ دەزانی ڕنگدانەوەی بەشێکی ڕاستەقینەی دیوی ڕاستەقینەی ئینسان دەردەخا جاو کەسە کەسێکی جددیە بۆ دەردەکەوێت کە ئەو کەسە کەسێکی جددیە کەسێکە بە دوای زەوق و سەلیقەدا دەگەڕێ بۆ دەردەکەوێت کەسێکە زمانی پیسە زمانی شڕە بۆ دەردەکەوێت کە فانەن جنێ و فرۆشەیان کەسێکی ئارامە و حەزی لە ئاشتەوایی کۆمەڵایەتیە بۆیە فەیسبوک و ئەوانە بۆتە دەرگایەکی باش بۆ ئەوەی بەشێکی دیوە ڕاستەقینەکەی کەسایەتی ئینسان بناسی فاکتەری زۆر هەن بەڕاستی ئەگەر سەیری ئەحسایاتەکان بکەین مەسەلەن لە 2004 ئەو کاتی کە قەیرانی دارایی دروست دەبێ پاشەکەوتی موچە و ڕاتب و ئەوانە دروست دەبێ سەیری دەکەین کە دەرەنجامێکی زۆر خەتەر و مەترسیدارە ڕێژەی خۆکوشتنی پیاوان لە 2004 هەر بەرەو بەرزبوونەوە ڕۆیشتووە هەتا 2009 لە 2009 کە قەیرانی دارایی چاک دەبێ سەیر دەکەین ڕێژەی خۆکوشتنی پیاواندا دەبزەکە ئەمڕۆ لە کارەکەی لە پرۆژەکەی ئەو ڕۆماندا ئاماژەی پێ دەکەین وەکو ژمارە ئەوە بۆمان دەردەخات کە فعلەن ئەگەر باری دارایی وەکو ئەوەی کە مارکسیش دەڵێ هەر کاتێک کە ئینسان برسی بوو مێشکی ڕادەوەسێ مێشکی ئیش ناکە کە دێنە و حقیقەتی ژیانی خێزانیشەوە هەروایە چەندە باری دارایی خراپ بێ ئەوەندە تووڕێی ئینسان زیاتر دەبێ حتا کەش و هەوامان بەشێکە لە فاکتەرەکان بەشێک لە کۆمەڵاسەکان پێیان وایە ئەو وڵاتانەی کە گەرمن ڕێژەی ئینتیحاریان زیاتر تێدایە عەسەبیتر دەبێ هەر سەیری خۆمان بکە ئەو ڕۆژانەی کە هەورە کە بارانە سەیری دەموچاو و شێوە و فەیسی ئینسانەکان کە ئارامترن لەو مانگانەی کە مانگی 6 و 7 سەیری حاڵەتەکانی خۆکوشتنی قوتابی بکە تەلەبە بکە لە ئەمە یەکێک لە کێشە گەورەکان کە هەمانە زۆرترین حاڵەتی ئیمتیحانمان لە مانگی 6 و 7 کە نەتیجەی ئیمتیحانات دەدرێتەوە بە تەلەبە بەردەوام ڕێژەی ئیمتیحاری بە تایبەتی کچان و پیاوانیش لە مانگە گەرمەکاندا لەبەر ئەوە فاکتەرێکی معەنی تایبەت نییە بڵێ ئەو فاکتەرەوە دەکات کە حاڵەتی تونند و تیژی بەرز بێ جاری باشە بەداخەوە کە ئەزمەیەک دروست دەبێ هەموو ئۆباڵەکەی دەخەنە ئەستۆی ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باشە ئەگەر ئەوان سەبەبن خۆ 4500 مزگەوت و خەتیبمان هەیە لە کوردستاندا خۆ هەموو چالاکوانانی ژنان ئەگەر کۆیان بکەیەوە 50 چالاکوانی فعلیمان نییە ڕاستە بەڵام وەرە بەراوردی بکە 4500 خەتیب بتەیە دەی ئەگەر ئەوان بەقوتن ئەی بۆ 4500 مامۆستا بەڕێزەکانی دیکە ئاین ناتوانانی کۆمەلگا ڕێبخەنەوە کە هەموو هەفتەیەک لە نوێژی جمعەدا بە ئیجباری خەڵک دێ و دادەنیشی و گوێژ دەگرێنی لەمان کاتیشا کەس نایەتە لای ئێمە وەکو ڕێکخراوی ئافرەتان بێت بڵێ بۆ نمونە مەسن زانیاریم بەرە لەسەر یاسا پێشاو سەرگیری چون ئێمە هەموو ئەو خزمەت گوزاریانەمان هەیە بۆ زۆر شتی تر ینی ڕووناکەنە ئێمە بەڵام هەرۆک و کاگاری فەرمووی بەڵێ 4500 مزگەوتت هەیە
خەڵک خۆبەخش ئارەزوومەندانە بەڵێ ڕۆلە زیادبوونیشەکە ئایا کاریگەری ئەوان چی لێ هاتوو کوانێ قوڵ نەبوونەتەوە ور نەبوونەتەوە لەوەی کە کاتێک کە کۆمەلگا دەگۆڕێ پێداویستەکانی کۆمەلگا دەگۆڕێ جۆری تاوانەکانیش دەگۆڕێ سەیری جۆر و شێوازی تاوانەکان کە لەگەڵ نەوەتەکان دوشتی زۆر جیاوازە ئێستا ئێمە بە معدلی ڕۆژانە 10 بۆ 15 کەیسمان هەیە هەڕەشەی کوشتنی هەڕەشەی ئابڕوو بردننی ژنان لە ڕێگەی تووڕە کۆمەڵایەتەکانەوە ئێوە چڕەتی بەرەخراوەکانی ژنانەوە هەیە بۆ بە شتێکی باو ئەوە ینی زۆر پەیوەندی بە گۆڕانی بارودۆخەکەەوە هەیە هاتنی مۆبایل ئەتەرنێت فەیسبوک چڕەتی بەرەخراوی ژنان و کۆمەڵگەی مەدەنی پەیوەندی بە مامۆستای ئاینیشەوە نییە کۆمەڵایەتەکە گۆڕاوە حادیسەیە کە ڕوو ئەیات دوای ئەوە پۆلیس ئەگاتە سەری ڕاستە زۆر جارکە ڕووداوێکی کارە سادبار بۆ نمونە مەسەن کوشتنی ئافرەتێک بڵاو ئەبێتەوانێ و بەداخەوانە خەبەرێکی زۆر ناخۆشە ئەگەر سەرنجتان نابێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەر هەمووی هاوارە کاڵی ڕێکخراوەکانی ئافرەتان لە چۆن کاکە من ئەگەر لەسەری حازر بوومایە نەمێش بکوژرێ لە ناو چوارچەوەی دیوارەکانە چی ڕوئەیە تۆ کە دراوسێتە ئەزانی لە ناو ئەو ماڵەیە چی ڕوئەیە هەتا من وەکو ڕێکخراوی ئافرەتان تاوانبار بکەیت بۆیە یعنی شتەکان زۆر نامەنتیقیە ئەو دەستنیشانکردنی ڕۆڵ و ئەرکی ڕێکخراوی ئافرەتان زۆر نامەنتیقیە زۆر نامەنتیقیە لەم کۆمەلگایە ببوورە قسەکەم بە کاگاری بەڕێز بڕی جا بۆیە هیوادارم ئەم بەرنامەیە چۆنەڵێ هاوکاریەکی کرده بێت کە خەڵکەکە چۆنەڵێ زیاتر ببینن یعنی بە درێژی 10 سانتیم نە مەترێک نە بە هزاران کیلۆمەتر بتوانن ببینین کاتێکە ڕووداوێگە بێ کاتێکە هەڵەگەڕێنەوانە سەر ڕۆڵی ڕێکخراوەکانی ئافرەتان بەڵێ کاگاری پێمان خۆشە بزانین چارەسەری ئەم دۆخە چییە؟ بەشێک لەو چارەسەریانە دەتوانین خۆمان چارەسەری خۆمان بکەین بۆ بەرنامە ڕێژی بکەین بۆ ئەوەی نەکەوینە ناو زەرکاوێکی خستەوە بەڕاستی کۆمەڵایەتی دەڵم بەشێکی تریان ڕەنگە لە ئیرادی ئێمەدا نەبێ هەروەکو تەوسیەوە و ڕیکۆمەندێشن بیدەینە جیهاتی دیکەی سەرەوە بەڵام ئەوەی لەسەر خۆمانە کە من زۆر باوەڕم بەوە هەیە احتیمادمان جارێ لەسەر خۆمان بێ لانی کەم لە ناو خێزانەکانی خۆماندا وا بکەین من کۆمەڵێک هەنگاو هەیە پێم وایە هەنگاوی کردین یەکێک لەوانە لەگەڵ ئەوەی کە ئازادی زەود نەکەین لە کڕوپچەکانی خۆماندا لە خوشکبرایەکانی خۆماندا بەڵام بارودۆخەکە بە جۆرێک گۆڕانکاری بەسەرداهاتۆ بەڕاستی پێویستی بەوە دەکات کە چاودێریان بکەین بۆ ئەوەی نەکەونە ناو زەرکاوەوە بۆ نمونە گەر تەلەبەیەکمان هەیە 15-16 ساڵێکە تەلەبەیە لە مەکتەب زۆر گرنگە ماوە سەردانی مامۆستایەکانی بکەین زۆر گرنگە تەنانەت لە ڕێگە چاودێری بکەین بۆ ئەوەی بزانین چێ گەچەڵیان پێ دەکاوە بزەبێت چکە یەکێک لەو مشکلانەی کە هەمانە دایک و باوک لە ناو کۆمەلگەی ئێمەدا زۆرینەی دەڵێن تەواسی تاک ناکەین زۆر نزیک نین لە گرفتەکانی منداڵەکانی خۆیانەوە هەر بۆیە بەشێکی زۆر لەوانەیە کە لە ڕابردوودا بە پێی ئاگاداری من ڕوبەڕووی حاڵەتی تاوانی ناخۆش بوونەتەوە خۆیان ئینتیحار کردووە خۆیان سووتاندووە ئەوانە بوون کە بەڕاستی نەیانزانیوە مشکلەکانی خۆیان بەچێ بڵێن هەر بۆیە یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە کە بەڕاستی ئەگەر مامۆستایە لە مەکتەبێکدا حەز بە تەنیایی تەلەبەیەک دەکات بهێڵە لەو تەنیایە دەربازی بێ نمونەیەک بهێنینەوە لە ساڵی 2017 ئەو کاتی کە تێریزا مەی سەرۆک وەزیرانی بەریتانیا کابینەی تازەی تشکیل کرد یەکێک لە وەزارەتە گرنگەکان کە داینە کاتی خۆی وتارێکم لەسەر نووسی بە تەفاسیل کە سەرەتای دروستبوونی ئەو فکرەیە لە چێوە هاتووە وەزارەتێکی تایبەتی تەرخان کرد بە ناوی وەزارەتی کاروباری تەنیایی زۆر گرنگە کە ئێمە باخی پێ نادەین و بەشی زۆری ئەو کەسانەی لە پیا و لە ژن لە ڕابردوودا هەتا ئێستاش خۆیان انتحار دەکەن بەشێک لەوانن کە لە تەنیاییکی ڕوحی قوڵدا دەژین نەک لەو قڕەباڵغی ڕووکەشی کە هەیە ڕەنگە لەنا ئەو کەناڵەدا کەسانێک هەبێ ڕۆژانە هاوڕێ هەبێ ڕەفیقی هەبێ لەگەڵ برادەکانی دابنیشێ بەڵام لەناوەوە هەز بە تەنیاییشی قوڵ دەکات کە لێرە چێتە دەرەوە هەز دەکات لە سەحرایەک داژی
هەر بۆیە ئەو تەنیایە خەتەرناکە مەترسیدارە و ئینسان نزیک دەکاتەوە لە قەراری ناخۆش لە کارەساتی ناخۆش. بەشەکانی تر بەڕاستی زۆر پەیوەستە بە موئەسەساتەوە. ئەوەی کە گرنگیشە لانی کەم ئەوەی لە دەسەڵاتی ئێمەدانیە و ئەوانەی کە لە ناو موئەسەساتدا ئیش دەکەن، مەسەڵەن من کە لە موئەسەسەیەکی حکومیدا ئیش دەکەم دەبێت لانی کەم ڕەچاوی ئەو بارودۆخە بکەم، ڕەچاوی بارودۆخی سایکۆلۆژی فەردەکانی خۆم تاکەکانی خۆ بکەم کە لە ناو دەستگاکەی مندا ئیش دەکەن. داخل خاڵکە گرنگە پێم وایە ئەو خاڵە زۆر هەڵدەگرێ، بەڵام بۆی کاتەکە درێژ نەکەینەوە. گرنگە هەمومان زۆر بایەخ بەلایەنە ڕوحیەکان بدەین بەڕاستی نزیک ببینەوە، زۆر نزیک ببینەوە لە فەردەکانی ئینسانی ئەو وڵاتە. من بۆ خۆم زۆر بایەخی پێدەم، مانگ ئەگەر 30 ڕۆژ بێ 20 ڕۆژی لە دەرەوەی هەولێر ئیش دەکەم، لە ناو موئەسەسات، لە ناو مەکتەب، لە ناو دەوائیرەکان ئیشی مەیدانی زۆر دەکەم، چونکە هەز دەکەم نەقسێکی زۆر گەورە هەیە، هەمووان بە شکڵێکی عام، حکومەت بە شکلی عام قسە دەکا، ئیش دەکا، پەرلەمان بە شکلی عام قسە دەکە، هەندێک جار میدیاکانیش بە شکڵێکی ڕووکەشی و عام قسە دەکەن. ئەو کۆمەلگایە و تاکەکانی پێویستیان بەوە هەیە ڕوحیەن لیان نزیک بیەوە بۆ ئەوەی ڕووبەڕووی مشکلەکانی ببیەوە. باڵە دەستە خۆش بکاگاری یادگارخان قسەی کۆتایی تۆ چێ لەسەر ئەم بابەتە؟ لەسەر بابەتە وەڵام من هەر ئیزافەیەک بۆ قسەکانی بەڕێز کاگاری، ئەو نزیک بوونەوەیە یا ئەو تەغزیە ڕۆحیە دەرهێنانی بڵێن تاک لەو تەنهاییە بەتەکید ئەمە زۆر گرنگە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئینسان کاتێک کە تەنها ئەبێ زۆر جار لە تووشی نائومێدی ئەبی، هیچ ئومێدێک نبینی، هەمووی دنیا ڕەش ئەبینی. بۆ دەرهێنان چۆنەڵی لەم تەنهاییە بەتەکید ئەوە بەشە موئەسساتیەکەی ئەوە ئەبێ بە ئەرشی خۆی هەڵسێ، ئەبێ پلان و بەرنامەی مەدروسی بۆی هەبێ کە ئیتر لە تەنانەت لە حەزانەکان و دایانگەکانەوە دەست پێەکە هەتا کۆنە قۆناغی تەنانەت بڵێن زانکۆش. بەڵام ئەوەی کە گرنگە مەحەتەی یەکەم بەلای منەوە خێزانە. بەڕێی من ئەگەر چۆنەڵێ هەرچەندەمە بەراوردێکی دروستیش نییە، بەڵام لە هەمان کاتیشە بەراوردەکە دروستە و ئێمە ئەتوانین ئیسیفادەی لێ بکەین بۆ لەبەرەوەی ئێمە لە ئەخیری ئەمردا باز لە مرۆڤ ئەەکەین، چێ ئینسانی ئێرە، ئینسانی کورد مرۆڤە، چێ ئەو کۆمەلگانەیە، ئەو سیستێمە پێشکەوتوانەی کە ئێمە هەندێک جار بە بەراورد ئەیانهێنینەوانێ باسییان لێ ئەەکەین. ئەوەی کە من دیقەتم مابێت، یعنی چۆنەڵی نەک تەنها سەرنجی من یا دیقەتی من خۆی هەرواشە، منە خۆشم کاتێک کە لێرە لەبەر خوێندنا بووم هەر هەمان شت بوو دووری دایک و باوک لە مەسەلەی پەروەردەوە. دایک و باوک لە خێزانەکانی ئێمە یا ڕاستیەکەی کەمترین کات سەرف ئەکەن کە نزیک بنەوە لە منداڵەکانیان کە بتوانن ببنە. هەنێکیان هەیە، من ناڵێم ئەمە هەر هەمووی وایە، بەڵام حاڵەتی شەیە، بە زەمانە حاڵەتی شازن. حاڵەتی شازیش ڕاستیەکەی ئێمە قسەی لەسەر ناکەین، ئێمە لەسەر حاڵەتە گشتیەکان قسە ئەەکەین بۆی کە ببێتە نەریتێک تەواوکەری چۆنەڵی معریفەی پەروەردەییە. ئەو بەراوردەی کە ڕاستیەکەی ویستم بیکەم لەگەڵ ئەم سیستێمی ئەم کۆمەلگایە بەڕێوەبردننی ئەم کۆمەلگایە لەگەڵ یان نەریتە یا لەگەڵ کۆمەلگایەکی تری پێشکەوتووەکە کۆمەلگای ڕۆژ ئاوایە، من خۆم تایدا چۆنەڵێتوانم لەم هەتا تەنانە گەورەش بووم تایە لەو کۆمەلگایشە هەر خۆم بوومەتە دایک و خوێندنیشم تەواو کردووە لەوێ. ئەو بۆشایی زۆر سپاس دەکەم، ئەو بۆشایی کە هەیە، ئەو فەراغەی کە دایک و باوک بەجێیان هێشتووە زۆر گەورەیە لێرە بەس مجرڕە دایک و باوک بە دوای ئەوەن کە خواردن و چۆنەڵی جلوبەرگ پێداویستە مادیەکان بۆ منداڵەکانیان فراهم بکەن، مسۆگەر بکەن. بەڵام سەیرەکەی کاتێک کە منداڵ ئەچێتە قوتابخانە و ئەکەوێتە بەر خوێندن سیستەمی پەروەردەکەوە. هیوادارم لێرە مامۆستا ئالانی بەڕێز گوێی لێمان بێت و پێشنیارێکی شەهر بۆ بەڕێزیان لە قۆناغی سەرەتاییەوانێ دایک و باوک تێکەڵ ئەکرێ، بەشدار ئەکرێت لەو سیستەمە بڵین ڕۆژ ئاواییانەوە، تێکەڵ ئەکرێ بە پرۆسەی خوێندن. بەخۆم یەکێک بووم لەوانە، بۆ نمونە لە پۆلی 1 هەتا پۆلی 6
مناڵەکانت کە ئەچێتە بەر خوێندن قوتابخانەکە بانگت ئەکا کۆبوونەوەت لەگەڵەکەوەکو دایک و باوک ئەڵێ ئێمە بۆ ئەوەی کە ئاستی خوێندنەوەی منداڵەکانمان لەگەڵ نووسینی منداڵەکانمان بەهێزترکەین ئێمە ئەبێ چەندێکێکی خۆبەخش لە هەفتەیەکە سەعاتێک 2 سەعات بێن بۆ قوتابخانە هاوکاری ئەو مناڵانە بکەن کە لەو بەشە لاوازن یاکێ لە ڕاضیاتە یاکێ لە بەشەکانی ترە بەهێزە خۆبەخشانە بێت وانە بڵێتەوانێ چالاکیەک ئەکرێ بە بۆنە نیشتیمانیەکانەوە بۆنە دینیەکانەوانێ دایک و باوک بانگەکرێ کە هاوکار بن بۆ سازدان و ئەنجامدانی ئەو چالاکیە بۆ گەشتێک کاتێکە ئەکەن دیسانەوانێ پەنا ئەبنەوە بەر دایک و باوکە خۆبەخش بیان لە گەشتەکە بۆ کە سەرپەرشتی منداڵەکان کەن چ لە ڕێی سەلامەتیەوە کۆبوونەوەیکی گرنگیشە دایک و باوکەکە بە پێویستی نازانێت بڕوات قسە لەگەڵ بەڕێوەبەرەکە بکە خۆت لەگەڵ بۆ ئەو کۆبوونەوەی بڕانی بە گرنگی نازانێ هەنێکات ئەڵێ مناڵی ئیبتیدایی ینی من زۆر کەس بینیومە مناڵی سەرەتایی کۆبوونەوەی بۆ چی هەنێ ئەڕوات و یەتەوە نەخێوانیە بەعکسوانە بەڵێ وانە بەس ئەبێ دایک و باوک لە هەموو وێزگەیەک و لە هەموو قۆناغێکە لەگەڵ ئەم مناڵە زۆر زۆر نزیک بێ نەهێڵێ وەکو کاکە ئاماژەی پێ بکەێتە ئەو تەنهاییەوە چونەکەم ئەو سیف هەڤنە ئەو چۆنەڵی دوورگە ئارام و ئاسایشەی کە تیا پارێزراوە بە پلەی یەکەم وەکو ئەرکیش خێزانە و دایک و باوکە ئەمە وەکو وتم چۆنەڵی تەواوکەری معریفەی پەروەردەیە دایک و باوکەکە بە بەردەوام ئاگایان لێتی ڕوتی پێشڤەچوونی منداڵەکان لەو قۆناغەیەکە قۆناغ و پرۆسەیی خوێندنە دوو بۆیە زۆر جارێ عنی لە هەموو چین و توێژەکە باز ئەکەن باز لە پەروەردە ئەکەن کە ئەبێ قوتابخانە ببێتە پەروەردەکاری منداڵەکانیان وانە من مناڵم ئەنێرمە قوتابخانە بۆی کە زانستی فێرکە فێری زمانی دایک و زمانی بێگانەی بکە بە ئاسێکی زانستیانە و ئەکادمیانە پەروەردە لەسەر منە بۆچی پەروەردە لەسەر منە بۆ نمونە من مسلمانێکی سنیم من مسلمانێکی سنیم من مناڵم وەکو مسلمانێکی سنی لە ماڵەوە پەروەردەی ئێمە ئەگەرەکو ئەم مناڵە پەروەردەی ئەم مناڵە بیرێتە دام و دەستگا فەرمیەکان و بیرێتە حکوومەت بۆ نمونە کەسێک ئەم سیستێمە داعانێ کە ڕێکە خلافی ئەو پەروەردەی بێ کە من لە ماڵ حەزەکەم وەکو نەریتی خێزانەکەی خۆم بێم بە منداڵەکەم من چۆن ڕێگە ئەم دراوسیەکەم پەروەردەی مناڵی منکە ئەو فەرمانگە مؤسسیانە حکومیانش قەناعەتی بێ لەو ئاستەیە وەکو دراوسیەکەم ڕۆڵ ئەبینێ بۆیە تەواوی پەروەردە مەفروزە عنی بەچوونێکی زۆر زۆر هەڵێ کە ئەڵێن پەروەردە بێت لە قوتابخانەوە بکرێ وانە پەروەردەی مناڵ لەسەر دایک و باوکە ئێمە گەر پەروەردەی مناڵمان تەندروست بێ بە دڵنیاییەوانێ پەروەردەیەگە بێ کە دوور بێت تاکێگە بێ دوور بێ لە تۆند و تیژیەوانێ و دوای ئەوە کە دووریش بوو لە تۆند و تیژیەوانێ هاوکاری ئەبێ کە خۆی بناسێ کە خاوەنی معریفە بێ کە تاکێکی هۆشمان بێ تاکێکی ڕەخنەگر بێ تاکێک بە کەسیقە بە نەفس بێ کاتێکە یەتە سەر قۆناغی هاوسەرگیری پێویست نەکە درۆ لەگەڵ ئەوەی بەرامبەریا بکە تۆ کە هەموو ئەمانەت کرد لەو سەراوانێ کۆمەلگایکی بەختەوەر ئاسایشی کۆمەڵایەتیت پاراستووە دڵنیاشم کە چۆنەڵی کۆمەلگایەکی بەرهەم هێنەریش دەهێنیتە ئاراوە بەڕای من وەکو چۆنەڵی ئەم ماوەی ساڵەکە وەکو بەرپرسی ئەنجومەنی سلێمانی ئافرەتان لەو بوارە ئیشم کردووە پێم وایە چارەسەرەکە لەوێەوە دەست پێەکە ئەم نزیک بوونەوە ڕۆحیە لە تاکەکان کە من ئەڵم لە خێزانە و لە دایک و باوکەوانێ دەبێت دەست پێ بکە و هیوادارم کە لە کاتێکی زۆر زۆرە نزیکە ئێمە هەڵگەڕێنەوانێ سەر ڕۆڵ و بەرپرسیارەتی دایک و باوک بەڵێ بابەتەکەمان زۆر لەوە زیاتر هەڵەگرێک و خۆشتان ئاماژەتان پێگر بەڵام لەبەر کاتی بەرنامەکەمان ئیشەڵا لە دەرفەتی ترا بتوانن میوانداریتانەکەینەوە و بابەتی جوانتر ئەخەینە ڕوو زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئەرکتان کێشە زۆر سپاس بۆ هەردوو میوانە بەڕێزەکەم کاک ئاری ڕەفیق کە بەڕێزیان یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنان بوون لێرە ئامادەبوون لەگەڵ خاتو
و یادگار کە بەڕێزیان بەرپرسی ئەنجومەنی سلێمانیەکەتی ئافرەتانی کوردستان لێرە ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە ئازیزیش کە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان. سپاس بە بەڕێز.